شوان ماوەی 3 ساڵە بەشداری لە پێشانگای ئەگرۆپاکدا دەکات و دەڵێت ئەم ساڵ بە بەرهەمی خۆماڵی ناوازە بەشداریمان کردووە چونکە خواستێکی زۆری لەسرە بۆیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاریمان بکات پێویستمان بە بەرهەمی دەرەکی نابێت. 3 ساڵە لە پێشانگای بەشداری دەکەین ساڵێکم کە بەشداریمان کرد بەرهەمەکەی وابوو خەڵکە زۆر ڕووی تێکردین وای لە هات بیرۆکەیتر لامان دروست بوو ئێستامە کارگەی زەیتونیشماندانە زەیتی زەیتون لە شێخان ئەوش کارگەی بەرهەمەکی ناوخۆی و هەری دەستی جوتیارانی خۆمانە بە کوالیتێکی بەرز ئەمە ئامانزمان لەو دانانی کارگانە دووشتە یەکەچیان ئەوەیە کە ئەمە هەلی کار بڕخسەین بۆ ئەو بێکارانی کە لە وڵاتی منە بە تایبەتی ئەوانی دەرچووی کۆلیژ و خاوەنی بڕوانە منە دوو ئەوەیە بتوانین بەرهەمی ناوخۆی وڵات هەم بەرهەمی خەڵکی وەرگین هەم بەرهەمی خۆشمەوە بازار بکەین. هەر لە پێشانگاکەدا وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوڕای گەیاند لە ماوەی 4 ساڵی ڕابردوو وەزارەتی کشتتوکاڵ هەوڵەکانی چڕتر کردوتەوە بۆ خزمەتکردنی زیاتری جوتیاران و پەرەپێدان بە بەرهەمی خۆماڵی و ناوەخۆیی هەر بۆیە لە داهاتوشدا هەوڵەکان بۆ زیاتر گرنگیدان بە کەرتی کشتتوکاڵ زیاتر دەکەین. پێشنگایەکی زۆر گرنگە چونکە ئەمە دەبێتە نقطەی بەیەکگەیاندنی کۆمپانیا ناوخۆیەکان لەگەڵ کۆمپانیا بیانیەکان کە لە کۆمەڵە وڵاتی جیاوازەوە هاتوون هەم خیبرە ئاڵ و گۆڕ دەکرێت هەمیش بوار دەڕەخسێنێ بۆ ئەوی کە ئێمە بتوانین لە بواری پیشەسازی کشتتوکاڵیدا زیاتر بچینە پێشەوە. من یەکەم ڕۆژ کە بووم بە وەزیر خواستی ئەوم هەبوو کە ڕۆژێک وەزارەتەکەم بە جێدێڵم جێپەنجەم لەناو ئەو وەزارەتەدا دیار بێ تەقیم لە لای خەڵکە بەڵام من ویژدانم ئاسوودەیە لەبەرەوەی ئەوەی لە توانای مندا هەبوو لەناو ئەو وەزارەتەدا توانیم بیکەم. پێشانگای ئەگرۆپاک بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامی دەبێت و تیایدا 42 کۆمپانیای ناوەخۆیی و 182 کۆمپانیای بیانی بەشداریان تێدا کردووە بە ئامانجی ساختکردنەوەی بەرهەمەکانیان لە هەرێمی کوردستان. بڕیار محەممەد، کورسات نیوز، هەولێر.